بەڵێتر لەگەڵ هەموو گۆڕانکاریانەی کە لە جیهان و ناوچەکەدا هاتۆتە ئاراوە ئەمریکا وەکو کارکتەرێکی سەرەکی لە ناوچەکە بێگومان ڕۆڵی تایبەت و کاریگەری خۆی دەبێت هاوبەشێکی استراتژی عێراق و هەرێمی کوردستانیش ئەمریکا بێگومان لەگەڵ ململانیانەی کە لە ماوەی ڕابردوودا لەگەڵ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختە لە ساڵی 2022 هەڵبژاردن بۆ حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی و پێکێنانی کابینی نوێ ئەو شەڕە تایەفی و ململانی شیعەگەریەکە لە عێراق بەردەوام بوو. ئێستایتر پرۆژە یاسای بودجەش لە پەرلەمانی عێراقەوە تێپەڕێنراوە بێگومان هەرێمی کوردستان و عێراقیشیانەوێ دەواازەیەکی نوێ بۆ چارەسەرکردنی کێشەکان. هەری گرنگ ئەوە کو عێراق وڵاتی ئازادکارێ ئەمریکا هەفپەیمانێن وێ لە ساڵە 2023 هەیە 2023 و 20 ساڵ دەکەن عێراق ئەمریکا هەوڵاوەیەکی دێک و سەقامگیری لە عێراقێدا دروست بیدن هەوڵە سەقامگیریە پەیوەندین دنابەرە هەرێما کوردستانی عێراقێدا زەرور جار بەرپرسن ئەمریکی بەحسابەیەکی دەکەن دەبێژن هەر دەماک و پەیوەندین دنابەرە هەرێمی و عێراقی ئاسایی ببن سەقامگیر ببن ئیتر سەقامگیری دناوچەیەدا دروست بیت. ئەم بزان بین ئەمریکا دنهادا چاوە تەماشای پەیوەندین هەرێما کوردستانی و عێراقی دیکەتن مە میوانێکیە لە سەرڤەیەکی بەڕێز سەرهەنگ حەمە سەعید ڕێبەبەرێ پرۆگرامین ڕۆژهەڵاتە ناوەڕاست لە پەیمانگەها ئەمریکا ji bo aşûtiyê li Washingtonê digelmeye. Berê serheng şewbaş bixêr bê bo Kurdistan 24 li êsta da Emerîka çûn derwanê te peywendiyekanî nêwan herêmî Kurdistan û Iraq. شەوباش سڵاو ڕێزم بۆ جەناب و بۆ بینەرانی خۆشەویست. ئەمریکا بەبایەخەوە تەماشای پەیوەندی خۆیەکە لە عێراقاوە لە ناو سەقامگیری عێراق و لە ناو سەقامگیری عێراقیشە بەبایەخەوە پەیوەندی بینی هەولێر و بەغدا بینێ کە پێخوازێت پەیوەندیشی لەسەر بنەمای ڕێکەوتن بێ لەسەر بنەمای دیالۆگ بێ لەسەر بنەمای چارەسەری کێشە ئاڵۆزەکان بێت و بەرەوکە ئەبینێت بەرەو پێشچوون ڕووبات ئەمریکا پێی خۆشە ئەگەر لە کاتانێک کە ئاڵۆزی ئەکەوێتە پەیوەندیەکەوە هەوڵەیات یارمەتی بات ئەو ئاڵۆزیانە چارەسەر بێت. بەڵێ بەڕێز سەرهەنگ بەخێراتی بە کوردستان 24 بەڵام ئەمریکا لەگەڵ عێراق کۆمەڵێک پەیوەندی و بەرژەوەندی استراتژی گرنگی هەیە لەگەڵ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە هەر کات ئەم بەرژەوەندیانە بەریەک بکەون ئەولەویەت بۆ ئەمریکا لەم نێوانەدا لە نێوان عێراق و هەرێمی کوردستان یەکلاکەرەوە دەبێت. مێژوو شتێکی ترمان پێ دەڵێت ئەمجار ئەمریکا لەگەڵ حکوومەتی نوێ عێراق لەگەڵ هەرێمی کوردستان کام لا زیاتر لە ئەولەویەتی ئەمریکادا دەبێت؟ ئەو قسەیە ڕاستە لەوانەیە لە کاتی جیاوازە ئەولەویەتەکان تۆزێ بۆ ڕاکاری تێکەوت بێ بەڵام بەنسبەت ئەمریکاوە پابەندە بەوەی کە سیاسەتەکەی لەسەرەوەی کە عێراقێکی یەکگرتوو لەسەر بنەمای سیستمێکی فیدرالی لەسەر بنەمای ئەوەی کە هەرێمی کوردستان تایە مافەکانی پارێزراو بێ و پەیوەندی لەگەڵ عێراقا باش بێ. ئەمریکان ناخوازێت بکەوێتە دۆخێکەوە کە هەڵبژێرە لە بین نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدایە ئەو ئەوێت عێراق وەکو یەک بەش ببینێ بەڵام لەناو ئەو بەشەیە هەرێمی کوردستان پێگەی پارێزراو بێ و پەیوەندیکیشی هەبێت لەگەڵ ئەمریکایە. ئەو پەیوەندیە مێژووەکەی لە کاتی 2023 بەرەوکە عێراق سەدام دروست کرایەوە و دەستور نووسرایەوە پشتیوانی کوردی کرد بۆی کە مافەکانی لە دەستورە بچەسپێنێ لەکوێیە کە عێراق ئەویست مافی کوردستان پێشێل بکە پشتیوانی هەرێمی کوردستانی کردووە بەڵام لە دۆخێکی هاتە پێشەوە کە لە کاتی شەڕی داعشا کە هەرێمی کوردستان ئەو پێویستیانی کە هەیبوو لە بەغدا و وەری نەئەگرت ڕاستەوخۆ ئەمریکا ئەبینین پشتیوانی هێزی پێشمەرگەی کرد و ئێستا یارمەتی دارایی پێشکەشەکە پێشکە پشتیوانی و ڕیفۆرمی هێزی پێشمەرگەکە لەبەرەوە ئەمریکا تەنها لایەکیانی هەڵ نەبژاردووە دایمە هەوڵەیە هەردوو لایەنەکە مامەڵیان لەگەڵا بکە بەڵام ئەو حەقیقەتەژەیە هەرێمی کوردستان ئەو گلەیی ئەکا کە هەموو ئەو کۆمەکانی کە ئەمریکا ئەینێرێ بۆ هەرێمی کوردستان ئەبێ بە بەغایە تێپەڕێ ڕێگەی بە هەمووی نەیەوە کاتە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان بۆچی بۆ ئەمریکا گرنگە و تاکەی بە گرنگی دەمێنێتەوە؟ هەرێمی کوردستان گرنگە بۆ ئەمریکا لەبەرەوەی کە میلەتی کورد مێژووەکەی کە مافی پێشکەل کرابوو لە عێراقا و سەرکوتەکرا لەلایەن ڕژێمی سەدامەوە ئەمریکا وەکو بڵین هاوسۆزیەک و پشتیوانی بۆ مافی میلەتێکە سەرکوت نەکرێ بایەخی بە هەرێمی کوردستانەوە ئەو بوو لە بیدایەتی 90 ساڵی 90ەکانە هاتە سەرخەت و بۆ پارێزگاریکردنی میلەتی کورد ناوچەی دژەفڕینی
دابین کردووە پشتگیری پرۆسی بنیادنانەوەی کرد لە هەرێمی کوردستانە و لە 2003ەوە بوو بە پەیوەندیەکە پێشکەوت و بوو بە پەیوەندی هاوپەیمانی هێزی پێشمەرگە لە شەڕی کرد دژی سەدام بە هاوشانی ئەمریکا لە شەڕی دژی داعشە ئێستا هاوپەیمانێک و ئەو هاوپەیمانیەتە ئێستا فراوانتر بووە کە لە بواری وزە و لە بواری ئابووری و لە بواری کەلتوریشە ئەو پەیوەندی هەیە بوارەکەی فراوانتر بووە قوڵتر بووە. باشە بەڕێ سەرهەنگ هەژمونی ئەمریکا ئێستا لە ناوچەکە لە پاشەکشەدا یا توانیوەتی بەرەو پێشەوە بچێت ئایا ئەمریکا تەماشاکار دەبێت یا هەڵوێستی نوێ لە ئەمریکاوە دەبینین؟ ڕاستە ئەو تێبینیە لەسەر ئەمریکا هەیە کە لە 10 ساڵی ڕابردووە نەک هەر لە هەرێمی کوردستان و عێراق بەڵکو وڵاتانی سعودیە و قەتەر و ئیمارات و ئەوانی کەش هەستەکەن ئەمریکا لە ناوچەکە ئەوان ئەڵێن ئەکشێتەوە ئەمریکا ئەڵێ باڵانسی هێزە گۆڕین لە بەرەی چێبڕکی ئەمریکا لە بەرەو ئاسیا و بەرەو سین و بەرەو شوێنی کە ڕۆشتووە شێوازی ئەڵێ بوونمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕاوە بەڵام بوونمان هەر بەردەوامە بنکەی هێزی ناوەندی ئەمریکا لە قەتەر بەردەوامە بنکەی دەریاوانی ئەمریکا لە بەحرین بەردەوامە بوونی لە قەتەر و لە سعودیە بەردەوامە بوونی لە هەرێمی کوردستان و لە عێراق بەردەوامە ئەمریکای ئەڵێ ئێمە هەین بەڵام بە شێوازێکی جیاواز ئەمەش پێم وایە شێوازی لەناوانەی ئەو خاڵەبێکە چێ لە هەرێمی کوردستان و چێ لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشبینیەکێ یا چاوەڕوانیەکێ لە ئەمریکا بە ئاستێکی گەورە لە منتیقەکە هەڵسو کەوتکەوەکوی هات شەڕی عێراقی کرد شەڕی ئەفغانستانی کرد بەڵام ئەمریکا ئێستا بیرۆبۆچوونی گۆڕاوە نایەوێت ڕاستە خۆ بچێتە دەستێوەردانی سەربازی یاخود دیپلۆماتی بەو ڕێگە قورسەی کە لە جاران کردوێتی ئەمە گۆڕانکاریە لە سیاسەتی ئەمریکایە بایەخی ئەمریکا بە هەرێمی کوردستان بەردەوامە بەڵام شێوازەکەی گۆڕاوە بایەخی ئەمریکا بە عێراق بەردەوامە بەڵام شێوازەکەی گۆڕاوە ئەم شێوازە چۆنە کە گۆڕاوە شێوازەکە بۆ ئەوەیە کە ئەمریکا ئەخوازێت هەرێمی کوردستان عێراق ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێکهاتەکانی ئەو ناوچەیە خۆیان پێکەوە بتوانن کێشەکانیان چارەسەرکەن پەیوەندیکی دیپلۆماتی هەبێ لەگەڵیانە ئەمریکا ئەخوازێت کە پشتیوانی سەربازیان کە پشتیوانی ئەمنیان کە لە شەڕی داعشە لەگەڵ دژی مەترسی تر هاوکاری ئابووری هەبێت لە بازرگانی هەبێت هاوکاری کەلتوری هەبێت لە بواری گۆڕانکاری ژینگەیە هاوکاری هەبێ ئەمە نێوەندەکانی خوازی ئەمریکا پەیوەندی لەگەڵ ناوچەکەیە هەبێت ڕێستان دەڵێن ئەمریکا هەمیشە هەوڵی ئەوە دەن کە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چارەسەر بکرێت بۆ ئەوەی ئاشتی و سەقامگیری بەرقەرار بێتن بەس خۆ هەرێمی کوردستان سەردەمانێکە هەوڵی چارەسەرکردنی کێشەکان دەداتن بەردەوام شاد دەنێت کە بەغدا لەگەڵ بەغدا ڕێککەوتن واژۆ دەکاتن هەوڵ دەداتن کە بەبێت تەستور مامەڵە لەگەر ئەو پرسانە بکرێتن کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە بەڵام کەچی زۆرجار دەڵێن ڕێککەوتنەکان لە بەغدا لەرزووکن بەغدا پابەندی ڕێککەوتنەکان نابێتن سێ چوار ڕۆژ پێش ئێستاش بە هەمان شێوە پەردە لەسەر ڕووی هەموو ئەو کەسانە لاچوو کە دژی قەوارەی سیاسی هەرێمی کوردستانن دژی بەرقەراربوونی ئاشتی و سەقامگیرینە لەم نێوەندەدا ئەمریکا چ ڕۆلێک دەبێنێتن بۆ ئەوەی ئەم ئاشتیە بەرقەرار بێتن ئەم پەیوەندیە عنی بەرەو قوناغێکی تر بڕۆن بەڵێ ئەمریکا بڵێن پێش ساڵی 2012 پێشەوەی کە بە شێوازی سەربازی بکشێتەوە ڕاستەوخۆ لە ناو مەسەلە سیاسیەکان و دیپلۆماسیەکان و ئەمنیەکانی عێراقا دەوری هەبوو قسەی هەبوو و ئاڕاستەی هەبوو بەڵام لە دوا ئەوەی کە هێزی سەربازی کشایەوە لە دوا ئەوەوە ئەوێت لەگەڵ لایەنە عێراقیەکانە مامەڵە بکە بۆی کە خۆیان چارەسەر بدۆزنەوە لەبەرەوە ئاڕاستەکەر نییە ئەوێ پشتیوانی بکە بەڵام ئاڕاستەکار نییە لە ئێستاە بۆ ئەو هاوپەیمانیە تەشجیعی دیالۆگەکە لە هەرێمی کوردستان پشتیوانی هەرێمی کوردستانەکە لە بواری ئابووری لە بواری ئەو پرۆژانی کە پێکەوە هیانەکە لە مەسەلەی وزەی پاک بەرهەم بهێنرێ لە بەغا پشتیوانی حکوومەتی سوودانیەکە بۆی کە حکوومەتێکی مستەقر بێ بۆی کە هێزەکانی کە چەکدارەکانی لە دەروی حکوومەتن باڵا دەستر نەبن بەڵام پرسیارێکی کراوەش هەیە کە ئایا ئەم حکوومەتەی سوودانی چەندێک ئەتوانێت ئەو ئیتیفاقە سیاسی لەگەڵ
هەرێمی کوردستانە هەیە سەرە جدیەکە هەر ئەوەیە سەرکردایەتی کوردستان بە هیوا ئەگەر ئیجازە بی بەزۆ نقطەیە تاواکەم عفوان سەرکردایەتی هەرێمی کوردستان و ئەمڕۆ کاکڕێبەر ئەحمەد کە لە واشنگتنە و لە پەیمانگەی ئاشتی لێرە قسەی کرد ئەو ئەڵێ ئێمە بە چاوی هیواوە ئەڕوانینە کردەی سەرۆک وەزیران بەڵام لە دەرەوەی حکوومەت ئەو نەفەسەی کە جەنابەت فەرمووت کە نەفەسێکەیە کە ئەوێت پەیوەندیەکان تێکگا ئاڵۆ ئاڕاستەکان بگۆڕێ ئەوە هەیە ئێستا پێویستی بوێ کۆدەنگیشی عێراقی دروست بە بەرامبەر ئەو نەفەسەی کە ئاڕاستەکە تێکگا ئەم کۆدەنگیە ئەبێ لە ناو شیعەوە بێت لە کووردا هەبێ و لە ناو سونە و میلەتەکانی تری عێراقی شۆ زۆر باشە. ئابارڕێ سەرهەنگ حەمە سعید بەڕێبەری پرۆگرامی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگەی ئەمریکا بۆ ئاشتی لە واشنگتنەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.